وەکو لێژنەی باڵا بە ناوی لێژنەی باڵاوە بڕیار درا کە داخستنی قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان لە کەرتی گشتی و کەرتی تایبەت بەردەوام بێ تا ڕۆژی 10/4. هەروەها بڕیار درا کە هەموو کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانس و فیستیڤاڵ و هەموو ئەو کۆبوونەوانە یان ئەو لەو شوێنانەی کە لە ماوەی ڕابردوودا بینیمان بە تەواوەتی ڕابگیرێت و قەدەغە دەکرێت سەبارەت بە بازگەکانی نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراق لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی و ڕۆژانی شەموو ئەم سێ ڕۆژە بە تەواوەتی ڕاگررتنی هاتوچۆ دەبێت تەنها بۆ بار هەڵگر و هاتوچۆکانی بازرگانی و شاندە فەرمیەکان نەبێ بە ڕێکاری تەندروستی. ڕاگررتنی دەوام لە ڕۆژانی پێنجشەممە لەگەڵ هەینی کە پشووە و لە شەماواتە پێنجشەم هەینی شەموو دەوام نابێت. ڕاگررتن لە ڕۆژانی شەممە تەنها لە ڕۆژی یەکشەم تا چوارشەممە بەپێ ئەو ڕێکارانەی کە بەرپرسی فەرمانگەکان و وەزارەتە پەیوەنددارەکان بۆ فەرمانگەکانیان ڕێک دەخرێت دەوام دەبێت. یەکێک لە بڕیارەکان هەردوو باسی تێدا بوو. یەکەمیان کە باست کرد جموجۆڵی بازرگانی بە هیچ شێوەیەک ڕناگیرێت بەڵام ڕێکاری تەندروستی بەسەردا پەیڕەو دەکرێت و پابەند دەکرێت بە تایبەتی لە نێوان بازگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانی تری عێراق. سەبارەت بە مانگی ڕەمەزان نەک تەنها بۆ مانگی ڕەمەزان ئێمە لە مانگی ڕەمەزان نین هێشتا ماوەیەک ئێمە باسی ئەمڕۆ کە دەکەین بۆ هەموو شوێنە ئاینیەکان و ئەو شوێنانە بڕیار و ڕێکار و وردەکاری زیاتری پێدەردەچێت بە ڕایشکردن لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بۆ کۆبنەوە بڕیاریدا وەزارەتی ئەوقاف لەگەڵ ئەم لایەنە پەیوەنددارانە قسە و بڕیاری دەردەکات بە زووترین کاتدا.